یاسای ژمارە 39 ئاوەکان بشڵەقێنە بۆ ئەوەی ماسی بگریت. تووڕەیی و هەست لە ڕووی ستراتیژیەوە دژە بەرهەمهێنن، دەبێتۆ هەمیشە هێمن و بابەتی بمێنیتەوە. بەڵام ئەگەر بتوانیت دوژمنانت تووڕە بکەیت لە کاتێکدا کە خۆت هێمنیت، ئەوە کاریگەریەکی بڕیار لێدراو بەدەست دێنیت. دوژمنەکانت نەهاوسەنگ بکە، درزێک لە لووتبەرزیاندا بدۆزەرەوە کە بتوانیت لە ڕێگەیەوە بیان هەژێنیت و تۆ هەوسارەکە بگریتە دەست. سەرپێچی لە یاساکە. لە کانونی دووەمی 1809 دا ناپۆلیۆنی شڵەژاو بە پەلە لە جەنگەکانی ئیسپانیاوە گەڕایەوە. سیخوڕەکان و هەواڵدەرەکانی دەنگۆیەکیان پشتڕاست کردبووەوە کە وەزیری دەرەوەی واتە تالیراند لەگەڵ فۆچەی وەزیری پۆلیس لە دژی ئەو گەلە کۆمەکیان کردووە و پلانیان داڕشتووە. لەگەڵ گەیشتنیان بۆ پایتەخت، ئیمپراتۆر شۆک بوو وەزیرەکانی لە کۆشک کۆ کردەوە. دەستی کرد بە پیاسەکردن و بە شێوەیەکی تەمومژاوی لەبارەی پیلانگێڕان و کارکردنیان لە دژی ئەم بڵاوکراوەکانی دەنگۆکان. بازاڕی پشک دابەزێن، یاسادانەران بەرنامەکانی ئەو پەک دەخەن. وەزیرەکان نکۆڵیان کرد. لە کاتێکدا کە ناپۆلیۆن قسەی دەکرد، تالیراند بەسەر ئاگردانەکەدا شۆڕ بووبووەوە. تەواو بێباک دیار بوو. ناپۆلیۆن ڕاستەوخۆ ڕوانیە تالیراند و ڕایگەیاند. بۆ ئەم وەزیرانە خیانەت کاتێک دەستی پێکردووە کە ڕێگەی گومانیان بەخۆیان داوە. لەوشەی خیانەتدا فەرمانڕەوا پێشبینی ئەوەی دەکرد کە وەزیرەکەی بترسێت. بەڵام تالیراند تەنیا بزەیەکی کرد، کپ و بێزار. ئەم دیمەنەی بەرپرسی خوارەوە کە بەڕواڵەت هێمن بوو، لە بەرامبەر ئەو تۆمەتانەی کە دوور نەبوو ڕووبەڕووی سێدارەی بکاتەوە، ناپۆلیۆنی خستە سەر لێوار. ئەو وتی وەزیر هەن کە دەیانەوێ ئەم بمرێ و هەنگاوێک لە تالیراند نزیک کەوتەوە، کە ئەویش بەبێ ئەوەی خۆی تێک بدات سەرنجی دەدایە. دوجار ناپۆلیۆن تەقیەوە بەسەر تالیراندا و قیڕاندی وتی تۆ ترسنۆکیت؟ باوەڕت لە دڵدا نییە؟ هیچ شتێک ناترسێنێت؟ تۆ باوکی خۆت دەفرۆشیت؟ من سامانم بەسەر داباراندوویت، لەگەڵ ئەوەشدا هیچ شتێک ناکەیت کە ئازارم نەدات. وەزیرەکانی تر بە باوەڕ نەکردنێکەوە سەیری یەکتریان دەکرد. ئەوان قەد ژەنەڕاڵێکی وەها چاونەترس کە وڵاتی ئەوروپای گرتووە بە شل و شۆقیەوە نەدیبوو تا ئێستا. سەرباری تووڕەییەکەی ناپۆلیۆن وەزیری دەرەوەی دەستگیر نەکرد. ئەو تەنیا ئەرکەکانی لێسەندەوە و لە دەربار دەری کرد، بەو بڕوایی کە ڕیسوایی سزایەکی بەسە بۆی. ئەو درکی بەوە نەکرد کە قسە و دەنگ و باز بە خێرایی بڵاو بوونەتەوە، لەمەڕ ئەوەی چۆن ئیمپراتۆر بە تەواوی کۆنتڕۆڵی لەدەست داوە و چۆن تالیراند بە جەوهەردا ئەوی ڕیسوا کردووە، بەوەی کە شکۆ و شەوکەتی خۆی پاراستووە و هیچ خۆی تێک نەداوە. لاپەڕەیەکی نوێ هەڵدرایەوە. بۆ یەکەمین جار خەڵک بینی بوویان کە چۆن ئیمپراتۆری مەزن هاوسەنگی لەدەستداوە. هەستێک بڵاو بووەوە کە ئەو لە هەڵدێردایە، لە کاتێکدا کە تالیراند دواتر وتبووی ئەمە دەستپێکی کۆتاییە. لێکدانەوە. لە ڕاستیدا ئەمە دەستپێکی کۆتایی بوو. واتەرلوو هێشتا 6 ساڵی مابوو، بەڵام ناپۆلیۆن لە لێژبوونەوەیەکی هێواشدا بوو بەرەو شکست کە لە 1812 دا لەگەڵ داگیرکردنی کارە سادباری ڕووسیا بەرجەستە بوو. تالیراند یەکەمین کەس بوو نیشانەکانی ئاوابوونی بەدی بکات، بە تایبەت لە جەنگی نائەقڵانی لەگەڵ ئیسپانیا. لە کاتێکدا لە 1808 دا وەزیر بڕیاریدا کە بۆ ئاشتی ئایندەی ئەوروپا ناپۆلیۆن دەبێ بڕوات.
بۆیە ئەو لەگەڵ فۆچێدا گەلە کۆمەکیان لێکرد. ئەمەیە کێشەی کاردانەوەی تووڕانە، لەوانەیە لە سەرەتادا ترس و تیرۆر دروست بکات، بەڵام تەنیا لە چەند کەسێکدا و لە کاتێکدا کە ڕۆژان تێدەپەڕن و زریان نامێنێت، کاردانەوەی تریش سەر هەڵدەدەن. شەرمەزاری و ناڕەحەتی لەبارەی توانای هاوارکەرەوە بۆ دەرچوون لە کۆنتڕۆڵ و کینەی ئەوەی کەوتراوە، بە لەدەستدانی میزاج، هەمیشە تۆمەتی زێدەڕەوانە و ناداتپەروەرانە دەبەخشیتەوە. ڕەخنەگرانێک خەڵکێکی کەمی وەها ڕۆژان دەژمێرن تا ئەوەی کە تۆ نامێنیت. ژمارەیەک شت هەبوون کە ناپۆلیۆن دەیتوانی لەم بارودۆخەدا بیان کات. ئەو دەیتوانی بیر لەو فاکتە بکاتەوە کە دوو کەسی زۆر مەعقول هۆکاریان هەیە بۆ ئەوەی لێی هەڵگەڕێنەوە و دەکرا گوێی لێ بگرن و لێیە و فێر بن. ئەو دەیتوانی هەوڵ بدات بەدەستیان بهێنێتەوە. ئەو تەنانەت دەیتوانی خۆیان لێی قوتار بکات. بەندکردنیان و کوشتنیان بکاتە نمایشێکی گەورەی دەسەڵاتەکەی. بیرت بێت گەشکەگرتن نەترسێنەرە و نەدەبێتە مایەی دروستکردنی وەفاداری. ئەمە تەنیا گومان و ناڕەحەتی لەبارەی دەسەڵاتی تۆوە دروست دەکات. بە دەرخستنی لاوازیەکەت ئەم هەڵچوونە زریاناویانە زۆر جارکەوتنێکیان بەدواوە دەبێت. پەیڕەویکردن لە یاساکە. بەهاتنی 1920ەکان هەیڵ سێڵاسی تەقریبەن ئامانجەکەی بۆ گرتنەدەستی تەواوەتی کۆنتڕۆڵ بەسەر ئەسیوپیادا بەدەست هێنابوو. وەک جێنشینی ئیمپراتۆرە زۆدیتو، زڕکچی شاژنی کۆچکردو و میراتگری تاج، سێڵاسی چەند ساڵێک لە لاوازکردنی دەسەڵاتی چەندەها جەنگاوەری ئەسیوپی بەسەر بردبوو. ئێستا تەنیا یەک بربەستی ڕاستەقینەی لە بەردەمدا بوو: ئیمپراتۆرە و مێردەکەی، ڕاس گوگسا. سێڵاسی دەیزانی هاوسەری شاهانە ڕقیان لێیەتی و دەیانەوێ لێ قوتار بن. بۆیە بۆ ئەوەی پیلانەکەیان بنەبڕ بکات، گوگسای کردە حاکمی ناوچەی باکووری بەگمێدەر. ناچاری کرد پایتەخت جێبهێڵێت کە ئیمپراتۆرەی لێدەژیا. بۆ ماوەی چەند ساڵێک گوگسا ڕۆڵی بەڕێوەبەرێکی ئەمەکداری دەبینی، بەڵام سێڵاسی متمانەی پێنەدەکرد. ئەو دەیزانی گوگسا و ئیمپراتۆرە پلانی تۆڵەدا دەڕێژن. لەگەڵ تێپەڕینی کات و نەبوونی هیچ هەنگاوێک لەلایەن گوگساوە، هەلی پیلان زیاد و زیاتر بوو. سێڵاسی زانی کە دەبێت چی بکات. گوگسا بهێنێتە دەرەوە، بچێتە ژێر پێستیەوە و فشاری بۆ بێنێت تا هەنگاو بنێت بەر لەوەی ئامادە بێت. بۆ ماوەی چەند ساڵێک هۆزێکی باکوور، ئازی و بوو گاڵاس، لە یاخیبوونێکی نزیکدا بوون لە دژی تاج. گوندە لۆکاڵەکانی تاڵان دەکرد و ڕەتی دەکردەوە کە باج بدات. سێڵاسی هیچ حەقی بەسەر ئەوەوە نەبوو تا بیوەستێنێت، و لێ دەگەڕا بەهێزتر ببن. لە کۆتاییدا لە 1929دا فەرمانی بەڕاز گوگسا کرد ڕێبەرایەتی سوپایەک بکات لە دژی ئەم خێڵە کێلاسارانە. گوگسا ڕازی بوو، بەڵام لە ناخدا دەکوڵا. ئەو هیچی لە دژی ئەزی و بوگاڵاز نەبوو و داواکاری بۆ جەنگان لە دژیان شعوری بریندار دەکرد. ئەو نەیتوانی ملکەچی فەرمانەکە نەبێت، بەڵام لە کاتێکدا کە کاری کرد بۆ پێکەوەنانی سوپاکە، دەستی کرد بە بڵاوکردنەوەی دەنگۆیەک. ئەمەی کە سێڵاسی لەگەڵ پاپاکلیکی لێکەوە گرێ دراون و پلان دادەنێت بۆ وەرگەڕاندنی وڵات بەرەو ڕۆمان کاسۆلیزم و کارکردنی بە کۆڵۆنیەکی ئیتالیا. سوپای گوگسا هەڵ ئاوسا و هەندێ لەو هۆزانەی سەربازەکانی لێوە هاتبوو لە ژێرەوە ڕازی بوون لە دژی سێڵاسی بجەنگن. لە مارسی 1930دا هێزێکی گەورەی 35,000 کەسی سەرباز کەوتنە جوڵا، نەک بۆ ئەزی بۆ گاڵاس،
بەڵکو بەرەو باشوور، بەرەو پایتەختی ئەدیس ئەبەبا. گوکسا کە بەهۆی توانای گەشەکردوویەوە باوەڕ بەخوونێکی چاکی بەدەستێنا بوو، ئێستا بەڕاشکاوی جەنگێکی پیرۆزی خستبووە گەڕ بۆ سەرنگوونکردنی سێڵاسی و گەڕاندنەوەی وڵات بۆ ناودەستی مەسیحیە ڕاستەقینەکان. ئەو تەڵەیەی نەبینی کە بۆی دانرابوو. پێش ئەوەی سێڵاسی فەرمان بە گوکسا بدات بۆ شەڕکردن لە دژی ئەزی بۆ گاڵاس، ئەو پشگیری کەنیسەی ئەسیوپی بەدەستهێنا بوو. پێش ئەوەی یاخیبوونیش بکەوێتە سەرسکە، ئەو بەرتیلیدا بووە ژمارەیەک لە هاوپەیمانە سەرەکیەکانی گوکسا بۆ ئەوەی کە نەچنە شەڕ. لە کاتێکدا کە سوپای یاخی بەرەو باشوور دەڕۆیشت، فڕۆکەکان بە ئاسمان دافڕین و بڵاوکراوەیان بەردایەوە کە تیایدا هاتبوو کە بەرزترین کاربەدەستانی کەنیسا وەکو سەرکردەی ڕاستەقینەی مەسیحی ئەسیوپیان دانیان بە سێڵاسیدا ناوە و گوکسایان شاربەدەر کردووە لە بەرامبەر وروژاندنی شەڕی ناوخۆ. ئەم بڵاوکراوانە هەستی پشت خاچپەرستی پیرۆزیان شل کردەوە. کاتێکیش کە شەڕ توند بوو، ئەو بەڵێنی پشتیوانیەی هاوپەیمانانی گوکسا بەوانیدا بوو بێئاکام بوو. سەربازەکان ڕایان کرد و جیابوونەوە لە گوکسا. کاتێک شەڕ دروست بوو، سوپای یاخیبوو بە خێرایی داڕما. بەڕەتکردنەوەی ملدان ڕازگوکسا لە شەڕدا کوژرا. ئیمپراتۆرە زۆر بە مەرگی مێردەکەی نیگەران بوو. پاش چەند ڕۆژێک مرد. لە 30 نیساندا سێڵاسی بەیاننامەیەکی ڕەسمی دەرکرد و تیایدا تایتڵە نوێیەکەی ڕاگەیاند: ئیمپراتۆری ئەسیوپیا. لێکدانەوە: هەیڵ سێڵاسی هەمیشە چەند هەنگاوێکی لە پێش خۆیەوە دەبینی. ئەو دەیزانی ئەگەر لێگەڕێ ڕازگوگاس بڕیار لە کات و شوێنی یاخیبوون بدات، مەترسیەکە گەورەتر دەبێ لەوەی ئەگەر گوکسا ناچار بکات بە گوێرەی قەید و مەرجی سێڵاسی هەنگاو بنێت. بۆیە ئەوەی کە تووشی یاخیگەری کرد لە ڕێگەی بریندارکردنی شعوری نێرینەیی، داوای لێ کرد شەڕ لەگەڵ خەڵکانێکدا بکات کە هیچ ناخۆشیەکی لەگەڵیاندا نییە. ئەمە لە بری پیاوێک بوو کە ئەم ڕقی لێی بوو. بە بیرکردنەوەی پێشینە لە هەموو شتێک، سێڵاسی دڵنیا بووەوە لەوەی کە یاخیگەریەکەی گوگاس بە هیچ کوێیەک ناگات و ئەم دەتوانێ بەکاری بێنێت بۆ لە نێوبردنی دوایین دوو دوژمنەکەی. ئەمەیە جەوهەری یاساکە. کاتێک ئاوەکان مەنگن، نەیارەکانت کات و شوێنیان هەیە پیلانی ئەو کردارانەدا بنێن بۆ زەمینەسازی و کۆنتڕۆڵکردن. بۆیە ئاوەکان بشڵەقێنە، ماسیەکان ناچار بکە سەر ئاو بکەون، وایان لێ بکە هەنگاو بنێن بەر لەوەی ئامادە بن. دەست پێشخەریەکە بۆ خۆت بقۆزەرەوە. باشترین ڕێگە بۆ کردنی ئەمە یاریکردنە بە هەستە کۆنتڕۆڵ نەکراوەکان، شانازی، لوودبەرزی، خۆشەویستی ڕق. هەر کە ئاوەکە شڵەقا، ماسی بچووک ناتوانێت هیچ بکات جگە لە ڕۆیشتن بەرەو چەشتەکە. چەندەی تووڕەتر بن، ئەوەندە کەمتر کۆنتڕۆڵیان دەبێت و دوجار ئەوان لەو گێژەڵوڵکەدا گیر دەبن کە تۆ دروستت کردووە و نقم دەبن. نابێ پاشا قەت سوپایەک لە تووڕەییەوە بەدەر بکات. سەرکردە نابێ قەت جەنگێک لە کینە و ڕقیەوە بخاتە جوڵە. سونتزوو سەدەی 4 پێش زاین، کلیلی دەسەڵات. خەڵکی تووڕە زۆر جار سەرئەنجام دەبەنگ دەردەکەون، چونکە کاردانەوەیان ناهاوسەنگ دیار دەبێت بەرامبەر ئەوەی کە بووەتە هۆکاری تووڕەبوون. ئەوان شتەکانیان زۆر بە جددی وەرگرتووە، زیێدەڕەویان کردووە بەرامبەرە و ئازارەی کە پێیان گەیشتووە. ئەوان ئەوەندە بەرامبەر ئیهانەکە هەستیارن کە دەبێتە هۆی کۆمیدی، چونکە شتەکەیان زۆر جددی وەرگرتووە. لەوەش کۆمیدیتر باوەڕیان بەوەیە کە تووڕەبوونیان نیشانەی دەسەڵاتە. ڕاستیەکە بە تەواوەتی پێچەوانەیە، بەدڕەفتاری دەسەڵات نییە.
ئەمە نیشانەی دەستەوەستانیە بێهێزیە. لەوانەیە خەڵک بەهۆی گەشکە و هەڵچوونەکەت بە شێوەیەکی کاتی بڕەوێنەوە، بەڵام لە کۆتاییدا ئەوان ڕێزی تۆ لەدەست دەدەن. ئەوان بە هەمان شێوە درک بەوە دەکەن کە دەتوانن کەسێک کە ناتوانێت خۆی کۆنتڕۆڵ بکات بە ئاسانی لاواز بکەن. وەڵامەکەش ئەوە نییە کە کاردانەوەی هەستی و تووڕەییەکانمان سەرکوت بکەین، چونکە سەرکوتکردن وزەمان لێدەبڕێت و دەمانخاتە ناو ڕەفتارێکی نامۆوە. لەبری ئەمە دەبێ ئێمە ڕوانگەکەمان بگۆڕین، دەبێ ئێمە درک بەوە بکەین کە هیچ شتێک لە بواری کۆمەڵایەتی و لە گەمەی دەسەڵاتدا شەخسی نییە. وێنە حەوزی ماسی. ئاوەکان ڕوون و هێمنن و ماسیەکان زۆر لە ژێری ڕووی ئاوەکەون. ئاوەکان بشڵەقێنە و ئەوان دەردەکەون. کەمێک زیاتر بیشڵەقێنە ئەوە تووڕە دەبن. دێنە ڕووی ئاوەکە قەبل لە هەر شتێک دەگرن کە نزیک دەبێتەوە، تەنانەت بە چەشتەی قولاپەکەشەوە. دەسەڵات. ئەگەر نەیارەکەت بەدمیزاج بێت، هەوڵ بدە هەراسانی بکەیت. ئەگەر لوودبەرز بێت، هانی خۆپەرستیەکەی بدە. کەسێک لە جوڵاندنی دوژمندا لێهاتووە، لە ڕێگەی دروستکردنی بارودۆخێک ئەمە دەکات کە بەهۆیەوە دوژمن هەنگاو دەنێت. ئەو بە شتێک دوژمن بەکێش دەکات کە ئەو دڵنیایە وەری دەگرێت. ئەو لە ڕێگەی ڕاگرتنی چەشتەوە دوژمن لە جوڵەدا دەهێڵێتەوە و پاشان بە سەربازی هەڵبژاردا هێرش دەکاتە سەری. سونتزوو سەدەی چوارەمی پێش زاین. پێچەوانە بوونەوە. کاتێک یاری بە هەستەکانی خەڵک دەکەیت، دەبێ وریابیت لە پێشدا تاوتوی دوژمنەکەت بکەیت. وا باشترە هەندێ لە ماسیەکان لە بنەوەی حەوزەکەدا وازیان لێ بهێنرێت. سەرکردەکانی شاری تایر، پایتەختی فینیقیای کۆن، دڵنیا بوون لەوەی کە دەتوانن بەرەنگاری لە ئەلەکسەندەری مەزن بکەن کە خۆرهەڵاتی گرتبوو، بەڵام هێرشی نەکردبووە سەر شارەکەی ئەمان کە کەوتبووە سەر ئاو و باش پارێزراو بوو. ئەوان نوێنەریان نارد بۆ لای ئەلێکساندەر و وتیان هەرچەندە ئەوان وەکو ئیمپراتۆر دانی پێدادەنێن، بەڵام ڕێگە نە بەخۆی و نە بە هێزەکانی نادەن کە بێتە ناو تایر. بێگومان ئەمە تووڕەی کردن و ئەوان دەست بەجێ گەمارۆیەکیان خستەگەڕ. بۆ ماوەی 4 مانگ شارەکە بەرەنگاری ئەوانی کرد. لە کۆتاییدا ئەو بڕیاریدا کە ململانێکە واز لێبێنێت و لەگەڵ تایەریەکاندا ڕێبکەوێت. بەڵام ئەوان هەنووکە هەستیان کردبوو کە ئەلێکساندەریان خستۆتە ناو داوەوە و لێی قوتار بوون و دڵنیا بوون دەتوانن بەرەنگاری بکەن و دانوستانیان ڕەت کردەوە. لە ڕاستیدا نامەبەرەکانی ئەویان کوشت. ئەمە ئەلێکساندەری پەست کرد. ئێستا گرنگ نەبوو کە گەمارۆکە چەندێک دەخایەنێت یان چ سوپایەکی گەورە پێویستە. ئەمە سەرچاوەی هەبوون و هەموو شتێکی دەکرد. ئەو پەلامارەکەی ئەوەندە موکڕانە دەست پێ کردەوە کە لە ماوەی چەند ڕۆژێکدا تایەری گرت. سووتاندی و خەڵکەکەی وەکو کۆیلە فرۆشت. تۆ دەتوانی دەسەڵاتدار بخەیتە داوەوە و وای لێ بکەیت پابەند بێت و هێزەکانی دابەش بکەیت. بەڵام سەرەتا تاقی بکەرەوە. درزی تواناکەیان بدۆزەرەوە. ئەگەر درز بوونی نەبوو، ئەگەر ئەوان بەبێ ڕادە بەهێزن، ئەوە بە وروژاندنیان هیچ شتێک نییە کە بەدەستی بێنیت و شتی زۆریش هەیە کە لە دەستی بدەیت. بە وریاییەوە بڕیار بدە کە چەشتە بۆ کێ دەنێیتەوە و قەت قڕشەکان مەوروژێنە.